هەولێر لە پێشەنگی خولی ئەستێرەکانی عێراق و گرێبەستی یاریزانێکی نوێ کردەوە. مانچستەر یونایتدیش پلانی هەیە ئاکادیمیان لە سلێمانی بکاتەوە. ئەم کاتتان باش. دوای کۆتایی هاتنی گەڕی یەکەمی خولی ئەستێرەکانی عێراق لە یانەکانی کوردستان، ئەوانەی بەشداری خولەکەیان کردووە تەنیا یانەی هەولێر بردنەوەی تۆمار کرد کاتێک بە 2 گۆڵ بەرامبەر 1 گۆڵ لە یانەی دیالەی بردەوە و ئێستا یانەی هەولێر بە 3 خاڵ لە پلەی یەکەمی خولەکەیە. بەڵام هەریەکە لە یانەکانی مینا و نەفتی بەسرە و زەوڕا و نەفتی میسانیش هەریەکەی 3 خاڵیان هەیە. لە دوایاری گەڕی یەکەمیشدا شەوی ڕابردوو یانەی زاخۆ لە بەغدا لەگەڵ یانەی تەڵەبە بەبێ گۆڵ یەکسان بوون. هەروەها یانەی نەورۆز لە دەرەوەی یاریگەی خۆیدا لەگەڵ کەربەلا بەبێ گۆڵ یەکسان بوون. تاکە زەرەرمەندی گەڕی یەکەم یانەی دهۆک بوو کاتێک لە یاریکردنەوە و لە یاریگەی خۆیدا بە گۆڵێک بە یانەی زەورا دۆڕا. گەڕی دووەمی خول پێنجشەممەی داهاتوو دەست پێ دەکات و لە یاری کلاسیکۆی کوردستانیشدا دهۆک میوانداری هەولێر دەکات. هەر لە هەواڵەکانی یانەی هەولێر دەمێنینەوە و هەواڵێکی تایبەت بە 964 مانەیە. سەرچاوەیەک لە ئیدارە یانەی هەولێر بە 964 ڕاگەیان یانەکەیان گرێبەستی یاریزانی هێڵی ناوەڕاست محەممەد موحسینی بۆ 1 وەرزی دیکە نوێکردەوە و تاکۆتایی ئەم وەرزە لەگەڵ تیپەکەدا بەردەوام دەبێت. محەممەد موحسین یاریزانی ناوەڕاستە و زیاتر ڕۆڵی بەرگری دەبینێت. لە 2 وەرزی ڕابردوشدا بۆ یانەکە یاری کردو و بووە جێی ڕەزامەندی ڕاهێنەری یانەکە واتە سەمیر بابۆ. محەممەد موحسین پێش یانەی هەولێر بۆ یانەی دیوانیە و چەند یانەیەکی دیکە یاری کردو و یاریزانێکی جەستە بەهێزە و گرنگی بۆ تیپەکە هەیە لە هێڵی ناوەڕاستدا. یانەی مانچستەر یونایتد ئینگلیزی پلانی هەیە ئەکادیمیایەکی تۆپی پێ لە شاری سلێمانی بکاتەوە. بەڕێوەبەری پێشووی یانەی مانچستەر یونایتد مایکل نایتن ئێستا لە سلێمانیە و لە لێدوانێکدا بۆ تۆڕی 964 ئاشکرای کرد بۆ کاری ڕاوێژکاری هاتوون و پلانی ئەوەیان هەیە ئەکادیمیایەکی تۆپی پێ و چەند پرۆژەیەکی پەروەردەیی وەک کۆلێژ و قوتابخانە بکەنەوە و لە بواری کولتوریشدا کار لەگەڵ پارێزگای سلێمانیدا بکەن. پەیامنێری 964 دیلان محەممەد پرسیاری لە مایکل نایتن کرد بۆچی ئاستی یانەی مانچستەر یونایتد لەم چەند ساڵی دوایی دابەزیوە. ئەویش لە وەڵامدا کوتی مانچستەر یونایتد لاواز نەبووە و براند و ناوەکەی هێشتا گەورەترین براندە لە جیهانی فوتبۆڵدا. هەروەها لەبارەی پەیوەندی بە یانەکەوە نایتن ئاشکرای کرد ئێستاش پەیوەندێکی بەتینی لەگەڵ ئیدارەی یانەکە هەیە و کەسایەتیە دیارەکانی وەک سێر ئەلێکس ڤێرگسۆن دەبینێت و گفتوگویان لەگەڵدا دەکات. یانەی بارسلۆنا لێ قەوماوە و گرنگترین یاریزانی خۆی لەدەستدا. ئەویش تێر شتیگنی گۆڵپارێزی ئەڵمانی تیپەکەیە کە شەوی ڕابردوو لە یاری تیپەکەی بەرامبەر ڤیاریال تووشی پێکانێکی قورس بوو. شتیگن شەوی ڕابردوو بە گریان و لەسەر نەقالە یاریگەی جێهێشت. ئەمڕۆ دووشەممەش پشکنێنی ئەنجامدا و ڕۆژنامەی سپۆرتی کەتەلۆنی نووسیوێتی بە ئەگەری زۆر ئەم وەرزە بۆ گۆڵپارێز ئەڵمانیەکە کۆتایی هات چونکە پێکانەکەی پچڕانی بەستەرەکانی ئەژنەوەی ڕاستیەتی و بەلای کەمەوە 8 تا 9 مانگی دەوێت تا چاک دەبێتەوە. بارسا شەوی ڕابردوو لە گەڕی شەشەمی لالیگا 5 گۆڵی کردو ئێستاش پێشەنگی خولەکەیە. بەڵام خەمی لە دەستانی شتیگن خۆشیەکانی یانەکەی تێکدا و دەبێت فلیکی ڕاهێنەربی لە جێگرەوەیەک بکاتەوە چونکە گۆڵپارێزی دیکەی نییە لە ئاستی شتیگن بێت. دابڕانی شتیگن بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا ژیانێکی گەورەیە چونکە شتیگن گۆڵپارێزی دووەمی تیپەکەیە و لە بەشێکی یاریەکاندا بەسەرەکی یاری دەکات. خواتان لەگەڵ.